صورة اسمها باباي سنی کەناڵەکەتانەکەم ئێمە وەکو ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان و گروپی گەنجانی گوڵۆپ هەستان بە ناشتنی چەند نەمامێک یەکێک لەو نەمامانە داری زەیتون بوو کە ئامانجمان لەم چالاکی ئەمڕۆدا بە بۆنەی 8 مارسەوە بوو کە ڕۆژی گیانی ئافرەتانە حەزمان کرد لەم ڕۆژەیە شتێکی جوان دیاری بکەین بە بۆنەی ئەمە شەوەستان بە ناشتنی چەند نەمامێکی داری زەیتون لەبەرەوەی داری زەیتونیشمان هەڵبژار چکە ڕەمزێکی ئاشتیە مانای ڕەمزێکی ئاشتیە گەێنێت و هەمیشە سەوزە بۆیە حەزمان کرد لەم ڕۆژەیە ئەو چالاکێ بکەین. حەزمان کرم چالاکێ بینین گوندی گوڵب کە لەبەرەوەی گوندێکە ڕاستە نەمامیتایە بەڵام زۆربەی نەمامەکان وشنگ بوون و تەواو ئیحتیمامێکی تەواوی پێ نازرێ بۆ ئێمەش بە هاوکاری ڕێکخراوی ژنانی ئازادی حەزمان کرد ئەم نەمامانە بینینە لێرە بینێژین هیوادارم ئێمە شوێنی فەرقی نییە شوێنەکان لە هەر شوێنێک بێت گرنگەوەی ئاوادانکردنەوە سەوزایەکی جوان بە شوێنەکە بگەێنین بۆیە حەزمان کرد ئەمڕۆ بین گوندی گوڵب کە بەشێکە لە هەورامان بین لێرە ئەو نەمامانە بنێژین هیوادارم سوودی هەبێت و خەڵک پارێزگاریان لێ بکات. ئێمە پسە گروپێ گەنجا و گوڵپی فرۆش حاڵی بین بە ئامۆژمە کە گروپێەوە ژەنا و ئازادی کوردستانی بینیم کۆمەڵی نەمامیشە ئاردێ پێوەرە چگەنیێمە کە نەمامەکێ درەخت و زەیتونی بینیم کە زەیتون ڕەمزێ من دلێ درەختەکانە پەی نیشانەوە ئاشتین فرەوەش حاڵی بینمێ ئارو 8 مارسی ڕۆژە ناجە گرد و ژەنا هەورامانی بە تایبەتی و ژەنا و گرد و کوردستانی پیرۆزکەروم هەورامان پسە ناوچێوە توندوتیژی دژوژەناش کەمە هیوادارە گرد و کوردستان و گرد و جیهانیش توندوتیژی دژوژەناش ئاسێ وە زۆرە بەجددی پێویستە عنی ژەنام گرد پسە پیایە هاوکاریوی بە گرد لێوێشانە هەوڵ بە ڕۆزانستینە ڕۆ و ڕۆشنبیرینە لایەکە گر کایەکە و ژیانیە پێوەرە دەزوزادە سویۆ پەی ئانەی ژەنیچ سەلمیۆ یعنی ژەن ئیسە کایەوە گرنگە دلێ سیاسەتی نەبەرکەوتان دلێ ڕۆشنبیرینە فرەودام و دەستگاکان ژەن بەراژراوە ئێمەوەش حاڵم بە ئامەوشمە فرە سپاس تاکەرمە دووبارە مەمنون مناڵەکانتان بکەنە ناو خۆڵ با بەرگەی زبری دنیا بگرن